ترى زين هذه الروتر بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستان لە مهری ڕەمەزان لە خوای پەروەردگار دەپاڕینەوە تاعات و عیبادەت و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵی حەق بێت بۆ هیوایی کە ئەم چەند ڕۆژەش کە لە خزمەتی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داماوین و بەتایبەتی دەگەین بە شەوە هەرە پیرۆزەکانی ئەم مانگە بتوانین بە جوانی و بە پاکی پەرستشەکانمان تێیدا ئەنجام بدەین و ئەو دەرفەتە زێڕینەش کە شەوانی قەدری پیرۆزە لە دەست خۆمانی نەدەین و بتوانین بە جوانترین شێوە سوودیان لێ وەربگرین. ئازیزان ئەم شەو لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری مهری ڕەمەزان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی جیاوازەوە. راپۆرتێکمان هەیە جیاواز لە هەموو ڤیدیۆ راپۆرتەکانی تر کە جێگەی سەرنجە بۆیە لەگەڵ مابن لە بڕگەی یەکەمان راپۆرتەکەتان پێشکەش دەکەم و هەروەها تەوەرێکی سەرەکیمان هەیە کە ئەم تەوەرە لە هەڵەبجەوە میوانێکمان دەبێت زانایەکی ئاینی قسە لەسەرەوە دەکەین دووسێ شەومان ماوە بۆ شەوانی قەدر با بزانین چۆن پلان دابنین بۆەوەی کە شەوانی قەدر پەرستشەکانمان بە جوانی و ڕێک و پێکی ئەنجام بدەین و چۆن سوود لە شەوانی قەدر وەربگرین و ئایا ئەگەر ئەوانەمان تا ئێستا کە 17 شەو تێپەڕیوە و تا 18 ڕۆژ تێپەڕیوە ئێمە چۆن ئەگەر سوودێکی ئۆتۆمان لەم 18 شەوە نەبینی بێت چی بکەین بۆی کە ئەم دە ڕۆژە کۆتاییە بتوانین قەرەبووی 20 ڕۆژی ڕابردووی خۆمانی پێ بکەینەوە. ئەمە تەوەری سەرەکی ناو بەرنامەکەمان دەبێت کۆمەڵێک بڕگەوابەتی دیکەمان هەیە کە جیاواز لا پەیوەندیە تەلەفۆنەکانی ئێوە چاوەڕێیان دەکەین خوانی ڕەمەزانمان دەبێت لەگەڵ کۆمەڵێک ڤیتی کە پامێرەکانمان بۆیان ئامادە کردوین. باس لەو راپۆرتە دەکەم بۆچان لەوەی کە شەیخە کچێکی کوردی دانیشتووی وڵاتی ئۆکراینایە شێخە تا چەند ساڵێک پێش ئێستا مسلمان نەبووە بە ئەسڵی سلێمانیشە لە نەرویجدا لە ئۆکراینایە دیارە ڕێگەی بەختەوەری دەدۆزێتەوە و مسلمان بوونی خۆی ئاشکرا دەکات لە دوایەوەی کاری بانخوازی دەکات لە یەکێک لە کارەکانی دیارە لە سۆشیال میدیا ئاکتیڤ دەبێت کوڕێکی مەسیحی پەیوەندی پێوە دەکات دەپرسێ لەسەر ئاینی ئیسلام دیارە دوایەوەی کە بەشداری چەند کۆڕ و کۆبوونەوەیەکی بانخوازیەکانی شەیخەکە کوڕە مەسیحیەکە مسلمان بوونی خۆی لەسەر دەستی شەیخە ڕاگەیەنێت. ئێستا شەیخە لەگەڵم کوڕە مەسیحیە زەواجیان کردووە لەم مانگا پڕبەرەکەتەیە کە وەک خۆیان باز دەکەن نزیک بە 2 ساڵە پێکەوە هاوسەرگیریان کردووە. راپۆرتێکی تایبەت کە خۆیان بۆ بەرنامەی مهری ڕەمەزان و کەناڵی پێیان حازریان کردووە نردویانە بۆمان باز لە چۆنێتی ئاشنابوونی خۆیان دەکەن بە یەکتر و چۆنێتی مسلمان بوویان و باز لەو چێژە ڕۆحیە دەکەن کە لاینی پیرۆزی ئیسلام و هەروەها لە ڕەمەزاندا دەبینن. با پێکەوە بینەری ئەو راپۆرتە تایبەتە بین. ئەسەلامو عەلەیکوم بۆ بینەرەکانی پایام تێ ئەم کاتتان باش. ڕەمەزان مبارەک. ئەسەلامو عەلەیکوم من ناوم شەخەیە محەممەد ستەفەن ئێمە 28 ساڵین و لە نەرویج ژین من هەموو ژیانم لە نەرویج ژیاوم خەڵکی سلەیمانیم و نەرویجی ئەو نەرویجیە ساڵ و نیوە کە هاوساریمان کردەوە هەموو ژیانم لێرە بووم لە نەرویج من پێشەوەی لەسەر دینی ئیسلام بم هیچ دینێکم نەبووە لە ژیانما بەس یعنی هەوڵم کردەوە کە بەشەرێکی باش بم و شتی باش بکەم و شتانە بکەم کە دڵم پێی خۆشە بەس هیچ شتێکم نەبووە ینی بڕۆم هەبووە بەخوا بەم ناڵی بەس لەسەر هیچ دینێک نەبووم و مێردەکەشم لەسەر دینی مەسیحی بوو چونکە هەموو ئایلەکەی ئەو و لەسەر دینی مەسیحین بەس خۆی تێنەگەشت بوو لە دینی مەسیحی و دوای وای لە هاتووە بڕوای نەبێ بەخوا چونکە تێنەگەشت بوو لێ بمناڵی لەسەر مەکتەبێکی ئۆسلۆ ئەو شارێکە ئەو لەوێ گەورە بووە زۆر خۆی قەناعەتی بە ئیسلام هەبوو بە مناڵی چونکە زۆر مناڵی ئیسلامی ئەناسی دوایی کە بلۆگەکەی منی بینی باسی دینمە کرد و داوام دائەنا حەزی کرد لە ئیسلام زیاتر و پرسیاری کرد ئەگەر بتوانم یارمەتی بەم ببێ بە ئیسلام و ئەوە 2 ساڵە بووم بە ئیسلام من 2 ساڵ و نیو تقریبا پێش ئەوە زۆر دپرەشنم هەبوو ئەمە پرسیارمە کرد کە
ئەم دنیاە چیە ینی بۆ ژیان وە زەحمەتە و بۆ ژیان وا قورس و ناخۆشە بەس دایکم دوایی فێری کردم نوێژ وتی ئەبێ ڕوو بکەیتە سەر ڕێیخوا و بێ تێبگەی خواکەیە ئەبێ خۆت فێرکەی و لەو ڕۆژۆ یەکەم نوێژم کردی تر تەواو ساڵنیوە کە هاوساریمان کردووە و هەر دوومان یەکمان ناسی لەوەتی لە ئینستاگرام منی دۆزیەوە یەکەم جار هات بۆ مزگەوت لە مزگەوتێک ئیشمە کرد وتم ئەتوانی بێی لەوێ بمبینی ئەو ڕۆژە قسەمە کرد لە بەردەم هەموو خەڵکەکانە وتم ئەگەر حەزەکەی وەرە فێر بە دووسێ شت اینجا ئەگەر حەزەکەی دوای شەهادەکە و بڵێ اینجا منی بینی یەکەم جارەکە وتی حەزەکەم بوو بینمەوە وتم باش وەرە هەفتەکەی تر بمگینە لە ماڵی دایکم و لەو ڕۆژە وتی ئەتوانی تۆزە باسی ئیسا عەلەیهی سەلامم بۆ بکەی دوای باسم کرد بۆم خوێنەوە سوورەت المەریەم هەمووی جاوتی من حاضرم ئێستا حەزەکەم شەهادەکەم بڵێم ویستی شەهادەکەی بڵێ وتی ئەتوانی یارمەتیم بێ جا چوین بە مزگەوتەکەی و شارێکە من لەوێ ئەژیام پێم وت من لە پێشا وتم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله ئەویش خۆی وتی جا بوو بە ئیسلام وتی لەم ڕۆژەوە حەزەکەم بە ژنی من اینجا دوو مانگێکی پێ نەچوو و سێ جاری تر یەکمان بینی بەس یعنی ئایلۆشتەکانمان بینی و نیکاحەکەمان کرد چونکە نەمانەویست هیچ شتێک بە حرامی بکەین من زۆر ینی ئیمانم زۆر لە دڵا بۆ الحەمدوللا و ئەویش لە یەکەم ڕۆژەوە دەستی باوکی ماچ کرد بەڵێ دەستی باوکمی ماچ کرد و وتی حەزەکەم کچەکە و بهێنم و باوکیشم ڕازی بوو الحەمدوللا یەکسەر و نیکاحەکەمان کرد الحەمدوللا دوو مانگیشی پێ نەچوو هەموو کەسێ وت ئێوە شێتن کە شووەکەن و زوو چونکە یەکمان نەئەناسی هیچ بەس دوومان بوو سەلاممان کرد بوو سێ چوار جارێکمان بینی بوو و هەموو سێ چوار جارێکی قسەمان کرد بوو یەکمان بینی بوو یارمەتی ئەومیان بۆی فێر بێ نوێژ کات و ئەو شتانە ینی باسی خۆمانمان نەئەکرد ینی یەکمان نەئەناسی هیچ شتێک ئیتر وا بوو دوای وتمان لەبەر خاتری خۆی گەورە ئێمە زەواجەکەین و وتمان بسم الله الرحمن الرحیم نوێژ ئیستیخارەمان کرد و هەموو شتەکان زۆر ئاسان بوو بۆمان الحەمدولله الحەمدولله دوایی کە یەکسەر چوینە ماڵی خۆمان هەموو شتەکان زۆر ئاسان بوو بۆمان الحەمدوللهەوە ساڵ و نیوەکە و بۆچی حەزی کرد ناوی خۆی بگۆڕێ بە محەممەد ناوی خۆی هەمووی نەگۆڕی هێشتا ناوی ستەفنە بە سویستی ناوە محەممەدەکەش بیخاتە سەری چونکە وتی ئەو خۆشترین ناوە لە هەموو دنیا و ئەوە ینی باشترین ناوە هیتر بەڵێ و ئیسلام چییەوە بە ئێمە کە جاران نەمان بوو تەوەکل سەبر تەوەکل و سەبر چونکە جاران هیچ لەو شانەمان نەبوو کێ وای کرد کە ئێمە بین بە ئیسلام من لە پێشا یەکەم جار ئەو کەسەی کە بە منی وت ڕوو بکەمە خوا دایکم بوو الحەمدولله و مێردەکەم خۆی زۆر قەناعەتی پێ بوو لە پێشە دوایەوەی ئەوەی بینی کە من دامەنا باسی ئیسلاممە کرد ئەویش زۆر خۆی حەزیە کرد بێ بە ئیسلام منجا من یارمەتی میان شەهادەکەی بڵێ بەڵێ ئەوەی کە حەزەکەین بیڵین بە ئەوانەی کە ئەیانەوە بن بە ئیسلام و بن بە موسڵمان بەس ناوێرن یا ئەترسن خەڵکەڵێ چی عایلە ئەڵێ چی ئیسلام خۆشە ئیسلام ئاسانە الله بەڕەحمە الحەمدولله الله زۆر بەڕەحمە هەموو گوناحەکانی کە کردوتە خوای گەورە حەزەکە تۆ ڕوو بکەیت ڕێی خوای گەورە ینی حەزەکە تۆ بڵێ ئەستەغفر الله خوای گەورە زۆر ئێمەی خۆشەوە بڕوانە کە ینی چەند زۆر دایکت تۆی خۆشە خوای گەورە دە ئەمەنە میلیۆن جار تۆی خۆشترەوە و هەموو شتێکە زانێکە ناو دڵتایە هەموو شتێکە زانێکە کردوتە هەموو شتێکە زانێکە وتوتە حەزەکە تۆ بڵێ ئەستەغفر الله ئەگەر تۆ یەکێکی کە ئەترسی خۆت داپۆشی یان خەڵکەکان ئەڵێن چی بەس بیر لە یەک شت بکەرەوە ئەو هەموو خەڵکە لە دنیاە ئەو هەموو خەڵکە لە دنیاە بە قسەی خۆی گەورە ناکەن ئەڕۆنە دەرەوە خۆیان ڕوود کردوتەوە حرامەکەن و لە ڕوویانێت ناترسن اینجا تۆ ئەوە بکەیت کە لەسەر حەقی خۆی گەورە ینی خۆت داپۆشی ژیان بە حەڵاڵی تۆ نابێ خوب شاریتۆ تۆ بەسەرت بەرز بێ چونکە تۆ بە قسەی ئەوە کێکە هەموو شتێکی دروست کردووە
تۆ بە قسەی خوای گەورە ئەەکەی سو ئەلحەمدولله و هەموو جارێک کە ئەترسی دوای گوناحێکت کردووە ئەو ترسە ڕەحمەتێکە لە خوای گەورە سر سپاس هەمووتان سپاس کە پێشگرتنیمانەکەن و سپاس بۆیە کە ستۆری ئێمەتانەوە گوێی لە بگرن ئینشاءالله ببێ بە خێر و بەرەکەت بۆ هەمومان ئامین آمين السلام عليكم السلام عليكم دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان ئەوەی کە زیاتر لە هەمووی لەم راپۆرتەدا جێگەی شانازی بوو دیارە وافرەتەکە خەڵکی دانیشتووی ئەسڵی سلێمانی یەکەمش ڕەسەنایەتی کوردایەتی خۆمان دەرەخا لە وڵاتانی ئەوروپا لە دوای ئەو هەموو بینینەی ئەوروپا و ژیان لەوێ دوجار گەشتەوە باوەڕێکە هەر ئیسلامەکە ئاسوودەیی بە مرۆڤەکان دەبەخشێت دێنە لای پەیوەندیەکانی ئێوە یەکەم پەیوەندیش خاتو سومەیە فاتح لا تەکی خاتو سومەیە عەلەیکم السەلام وەرەحمەت الله زۆر سپاس خاتو سومەیە سپاس بۆ پەیوەندیەکەت ئەمڕۆ دوو پرسیارمانەیەوە کەمیشە پرسیاری یەکەمان ئەمەیە کام سوورەت لە قورئانی پیرۆز بە یەک لەسەر سێی قورئان ئەژمار دەکرێت سوورەتی ئیخلاص نازانم وەکو پرسیارە یا وەڵامەکەتە یارمەتیشم بدەن نا باسی یارمەتی جارێ مەکە یەکەم پەیوەندیت نازانم یەک لەسەر سێی قورئانی پیرۆز با سوورەتی ئیخلاص بێت با سوورەتی ئیخلاص بێت زۆر باش ها دڵنیازیم دڵنیاش نیت ئەیگۆڕیت وەڵاهی نازانم یارمەتێکمان بدەن زۆر بە خێرایی یەکەم پەیوەندیت باسەرکەوتنەکەت تەنها پشت بەستن بێ بەخۆت پشت بە ئێمە مەبەستە کام سوورەت لە قورئانی پیرۆز بە یەک لەسەر سێی قورئان ئەژمار دەکرێت زۆر بە خێرایی سوورەتی ئیخلاص بێت با ئیخلاص بێ سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو سومەیە دەچینە کەرکووک پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتو تانیا عیزەدین خاتو تانیا سڵاوی خوا لێبێت کاتت باش تاعاتت قبوڵ بێت خاتو تانیا گوێمان لێتە جەنابەت باشی زۆر سپاس سەلامەت بی خاتو تانیا کەمێ دەنگت بەرزکەرەوە با پرسیارەکەمان ئەمەیە کام سوورەت لە قورئانی پیرۆز بە یەک لەسەر سێی قورئان حساب دەکرێت من شهر وهامش وألف سورة إخلاص يارمتيشم ده يعني توش أو إخلاصات لسر پەیوەندیەکەی پێشووتە پەیوەندیەکەی پێشووتە نا لەسەر پەیوەندیە نەبوو هەر خۆمش ئەوە یعنی هات یانیاریم لەسەر ئەوەیە واللهی نازانم یارمەتی چۆن بڵێم ئەو نییە ناتوانم بڵێم ئەو نییە بڵێم ئەوە هەر ناکرێت یعنی بیگۆڕین بە ئەوە دێ ئینشەڵڵا بە ئەوە دێ زۆر باشە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو تەنیا عیزەدین لە کەرکووکەوە پەیوەندی سێم خاتو ئیمان ئەیوب لە چۆمچە ماڵەوە خاتو ئیمان سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش تاعاتت قبوڵ بێت السلام علیکم عەلەیکم السەلام وەرەحمەت الله دەستخۆشی بەرنامەکە سلەکەن هیوای شێرکەوتن بۆ خوازم زۆر سپاس خوشکی من پرسیارەکە دەزانی؟ با سوورەتی ئیخلاص بێ دایک وتی ئەو سوورەتی ئیخلاص بێ دڵنیایت؟ بەڵێ زانیاری خۆتە؟ زانیاری دایکمە کێ هاوکاریتەکە؟ دایکم دایکت دڵنیایە لەوەی کە سوورەتی ئیخلاسە؟ بەڵێ ئەگەر تۆش هاوکاریەکمان کەی دایکت هاوکاری تەکای تر حساب لەسەر من ماکە باشە؟ بەڵێ باش دەست خۆش بێت زۆر باشە خاتو ئیمان سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ هیوایی کە وەڵامەکەی تۆش ڕاست بێت ئەچینە کەرکووک پەیوەندیەکی دیکەمان لەگەڵ عەلەیکە سەلام خاتو نەسرین زۆر سپاس دەکەم خاتو نەسرین سپاس بۆ تۆش بۆ پەیوەندیەکەت خاتو نەسرین پرسیارەکە دەزانی؟ ئینشاءڵڵا باش سوورەتی ئیخلاص بێ سوورەتی ئیخلاص
لەسەر پەیوەندیەکانی پێشوو دەڵێ ئیخلاس یا زانیاریت هەیە کەم زیاناری لەسەر هەیە ئەوتی چۆن لەسەر زیاناری کچەکەم لەسەر زانیاری تەلەفۆنەکانی پێشوو وایە یەکەم سەلام عەلەیکم زۆر باشە ئەوە جەنابەت بۆ مەژمار کردی سوورەتی ئیخلاس خاتو نەسرین ببوورە گوێم لێ دەنگت نەبوو بەڵێ بەڵێ باخۆ سوورەتی ئیخلاس دێ زۆر باشە باشە دەستەکانت خۆش بێ خاتو نەسرین سەلام عەلەیکم سپاس بە پەیوەندیەکەت عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵا کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەین بەڵازیزان ئەوانتان کە پەیوەندیەکەن کا کەمێک سەوتان بەرزکەنەوە بۆی کە بە جوانی گوێمان لە دەنگچان بێ و پرسیارەکەشمان ڕوونە بۆیە لە سەرەتاوە یەکسەر پشت بەستن بە هاوکاری ئێمە مەکەن هیوادارم کە خۆتان بگەڕێنەوە بۆ زانیاریەکانتان لە سلێمانیوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتولاوێن عوسمان خاتولاوێن سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش ئەم کاتۆ باش هەموو کاتێکت باشتر بۆ تۆش پرسیارەکەمان دەزانی خاتولاوێن خاتون بەڵێ پرسیارەکە دەزانیت بەڵێ با سوورەتی ئیخلاس بێت دڵنیا یا لەسەر وەڵامی ئەوانی دیکە تۆش دەڵێ ئیخلاس بێت ناوەڵا لەسەر زانیاری زانیاریت هەیە بەڵێ باشە چۆن لەسەر ینی لە چە ڕوویەکەوەی بە یەک لەسەر سێ قورانە ژمار دەکرێت وەڵی پێشتر گەم لێ بوو کەس هەیە هاوکاریت بکە بەڵێ کەس هەیە هاوکاریت بکە وەڵا دایکیشم واڵێ دایکیشت واڵێ زۆر باشە سڵاو ڕێزمانیە بۆ دایکت سپاس بۆ پەیوەندیەکەت خاتولاوێن سوورەتی خلاسمان بۆ ژمار کردیت دەچمە دووست خوڕمات و خاتو ئامینە فواتمان لەگەڵە خاتو ئامینە سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتتان قبول بێت عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا بۆڵامی پرسیارەکەتان با سوورەت ئیخلاس بێ زانیاریت هەیە لەسەری ئینشاءالله زانیاریت هەیە ئینشاءالله ئەینە ئەگەر زانیاری تەواوەتەیە دەکرێت ڕوونکردنەوە بدەیت بۆ نمونە چۆن ئیخلاس تەمەنەوە ئیخلاسەکەت بۆ حساب دەکەم ئەگەر ئەوێ بەزەر وەکو زانیاریەک ئەگەر وەڵامەکەت ڕاست بێت چۆنە بە یەک لەسەر سێ قورئانە ژمار دەکرێت سوورەت ئیخلاسە چۆن خاتوامینە سوورەت ئیخلاسە زۆر باشە خاتوامینە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەین لەوەی کە بەشدار بووی لەگەڵمانە دەچمە لای پەیوەندیەکی دیکە سیدرا ساڵح لە هەولێرەوە خاتو سیدرا سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش سڵاوی خوا لێبێ ئەم کاتی تۆش باش زۆر سپاس خاتو سیدرا پرسیارەکەمان دەزانی بەڵێ پێشەوەی تەلەفۆنکەی پرسیارەکەت بینیوە دڵنیام وایە بەڵێ بەتەکید سوورەتی ئیخلاسە وەڵامەکەت زانی ئەم جار تەلەفۆنت کرد یا هەر لە سەرەتاوە خەریکی وەرگرتنی پەیوەندی بوویت وەڵا لە سەرەتاوە ئەوەی تەلەفۆن نەکرد بۆ ئەوی وەرگیری دەی زۆر باشە ئێستا چیت بۆ ژمارکەین وەڵامەکەت ئیخلاس ئیخلاس دڵنیایت بەڵێ زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو سیدرا کە لەگەڵمانە بووی خوال لەگەڵ بێت دەچمە چەمچەماڵ بۆ لای ئێلا ئەحمەد خاتو ئێلا سڵاوی خوا لێبێت خاتوە لە گوێم لە هیچ نەبوو ببوو ئەگەر بکرێت دەنگ بەرزکەیتەوە سلام لە ئێوەش دەستخۆشی بە نامەجانەتان یەکەم زۆر سپاس خاتون پرسیارەکەمان دەزانی بەڵێ وەڵامەکەی سوورەتی ئیخلاس سوورەتی بەڵێ سوورەتی ئیخلاس دڵنیات یا لەسەر پەیوەندیەکانی پێشوو تۆش ئیخلاس هەڵبژار بەڵێ دڵنیام زانیارم لەسەری پرسیارەکەمان ئاسانە سوورەتی ئیخلاس سێرەتی قورئانە سوورەتی ئیخلاس زۆر باشە زۆر باشە خاتو ئێلا سپاس بۆ پەیوەندیەکەت دوایین پەیوەندی وەرەگرین خاتو پەیام جەوهەر لە خەلیفانەوە خاتو پەیام سڵاوی خوا لێبێت سلام عەلەیکم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا باشی خاتون ڕۆژ و ساعەتتان سبوون بێت زۆر سپاس ئەگەر بکرێ خاتو پەیام تەلەڤیزیۆنەکە کزکەی سپاس دەکەم
باشە ئاوە ئێستا لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرێ ئاسانتر و هەم بۆ تۆش مرتەحەیە ئێمەش گوێمان بە جوانی لە جەنابەتە بێت خات و پەیام پرسیارەکەمان دەزانی بەڵێ وەڵامەکەشی دەزانی ئیخلاص سوورەتی ئیخلاص دڵنیایت بەڵێ ئەگەر هاوکارانی پێشتر هەموویان ئیخلاسیان هەڵبژاردووە غەڵەت بێ ئەوی تۆش غەڵەتە تەواو بەڵێ زۆر باشە خات و پەیام سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس دەکەم بەوەکە زۆر سپاس وەڵازیزان لە کاتژمێری یەکەمە وادەی پەیوەندیەکانیەوە کۆتایی پێات لە کاتژمێری دووەمدا لە پرسیارێکی تازەدا دێمەوە خزمەتان کەویش پرسیارێکی تایبەتی ناوەڕۆکی قورآنی پیرۆزە چونکە بە حکمەوەی کە لە مانگی قورآنداین هەوڵ دەدەین پرسیارەکانمان هەمووی زانیاری تایبەت بێ لەسەر قورآنی پیرۆز هەرچەندە پرسیارەکانمان وەڵامەکانیان ئاسانە بەڵام گرنگەوەی ئەم زانیارانە جارێکی دیکە نوێ ببنەوە لە زاکیرەی ئێمەدا دەچینە لای بڕگەیەکی دیکە کەویش بڕگەی خوانی ڕەمەزانە کە کۆمپانیای کاشۆ سپۆنسەری کردووە ئەویش دروستکردنی شاورمەیە با بزانین خاتونە چۆن شاورمە دروستەکە لە ماڵەوە بۆی کە ئێمەش لە ماڵەوە سوودی و لێوەربگرین با پێکەوە بینەری ئەم بڕگەیە بین خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاتەن لەبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی میوانی کاشۆ دووبارە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ و دروستکردنی خواردنێکی نوێ وەکو ئاشکرایە سەرجەم خواردنەکانمان بەکارهێنانی بەرهەمەکانی کاشۆ بەکار ئەهێنین ئازیزان خواردنی ئەم جارەمان دروستکردنی شاورمەیە بە سنگی مریشک کەرەستەکان کە پێویستە بۆ ئەم خواردنە بەکاری بێنین سنگی مریشک پەنیری پیتزا بیبەری شیرین پەتاتە باینجان سەرەتا سنگی مریشکەکە پارچە پارچە لەت ئەکەین و بەهاراتی مریشک و بیبەری ڕۆژ و خوێ پێوەکەین هەر ئەوەندە دواتریش سەرجەم کەرەستەکان سوور دەکەینەوە سنگی مریشکەکە پێویستە لە تیکین بەم شێوازە بە شێوازێکی تەنک بیبڕین و بە قاشی درێژ درێژ لە تی ئەکەین بەم شێوازە لە تی ئەکەین بۆی بۆ کاتی سوورکردنەوە هەم خۆش سوور ئەبێتەوە و لەلایەکی کەش بۆ لەفەکە بەم شێوازە باشتر و خۆشترە تۆپڵ تۆپڵ مابێ لەناو لەفەکەیە ئەوەی پێویستە بەکاری بێنین بۆ خۆشکردنی سنگەکە بەهاراتی مریشکە بیبەری ڕەش لەگەڵ خوێ سوورکردنەوەی کەرەستەکان پەتاتە و باینجان و مریشکەکە دەستم کردو بە ئامادەکردنی زەڵاتەیەک دوو جۆر زەڵاتەم ئامادە کردووە لەگەڵ ئەم خواردنە زەڵاتی سەوزەڵات جەرجیر و هەنار لەگەڵ کەلەرم و گێزەرە تر بە ئارەزوو ڕەغبەتی خۆتان بەڵام ئەم دوو جۆرە زەڵاتەیە خۆشن لەگەڵ ئەم جۆرە خواردنە لە دوای ئەوەی جەرجیر و هەنارەکەمان تێکەڵ کرد و ڕووبەنارمان پێوە کرد ئێستا کەمێک زەیتی زەیتونی کاشۆی پێوە ئەکەین کە ڕۆنێکی زۆر خۆش و بەتامە تامێکی خۆشەیە بە زەڵاتەکەمان و ڕەونەقێکی جوانیش ئەیات بە زەڵاتەکەمان لە دوای ئەوەی زەڵاتەی هەنارەکەمان تەواو کرد لەگەڵ جەرجیلەکە زەڵاتەیەکی دیکە ئامادەکەین کە ئەوی زەڵاتەی کەلەرم و گێزەرە دەست دەکەین بە وەرکردنی کەلەرمەکە بەم شێوازە لە دوای ئەوەی کە گێزەر و کەلەرمەکەمان ورد کرد ئێمە سۆسێکی تایبەتی بۆ ئەگرینەوە سۆسەکەشمان پێک دێت لە 2 کەوچک ماست دوو کەوچک مایۆنێز ئاوی لیمۆ بە ئارەزووی خۆمان چەندی تێکەین کەمێک خوێ
ئێستا دوو جۆر زەڵاتەمان ئامادەیە و دەست ئەکەین بە دروستکردنی حەمەس. لێرامەوە ئاماژەی پێ بکەم. دوو پەرداخنۆکی کوڵاو، ئەم نۆکە پێشتر کوڵاندومانە، دوو پەرداخنۆک لە مەکینەی کارەبایی ئەین. ڕاشی تێ ئەەکەین. لێرە ئەمێ ڕوونکردنەوەیەک بەم ڕاشیە. ئەم ڕاشیە بەرهەمی کاشۆیە، بەرهەمێکی سروشتیە، تامێکی خۆشی هەیە و بۆنێکی خۆشیشی هەیە بۆ ناو خواردنەکەمان بەکاری ئەهێنین. ئەمەش ڕاشیەکەمان سیریشی تێ ئەەکەین. ئەمەش تۆ دێنێک سیر. کەمێک خوێ. زەیتی زەیتونی کاشۆ. لە عەساڕەی ئێن تا بێ بە گیراوەیەک. ئێستا حەمسەکەمان ئامادە بۆ لە دوای ئەوەی کە لە عەساڕەمان یا ئامادەیە بۆ خواردن، دەست ئەکەین بە پێچانەوەی شاورمەکەمان. ساسێکی بۆ ئەگرینەوە. ئەمە ساسە حازریەکانی بازاڕە، کەچەبی تونە، دۆشاوی تەماتەی شارەزور کە بەرهەمی کاشۆیە، خۆماڵیە، خوێ، ڕووب هەنار، دووکەوت ڕووب هەناری پێوانی، ساسەکەمان ئامادە بوو. سنانەکە بەم شێوازە ساسەکەی لێ ئەین. ئێستا باینجان و پەتاتە و بیبەرەکەی لەسەردا ئەین. سەنگی مریشکەکە، پەنیری پیتزای پێواکەین. بەم شێوازە لولی ئەکەین. شاورمەکەمان پێچاوەتەوە، ئامادەیە بۆ سوورکردنەوە. لە هەر جۆرە تاوەیەکا بێ سوور ئەبێتەوە، تەنها کەمێک ژێری تاوەکە چەور ئەکەین بەڕۆن بۆ ئەوەی نەرگەن بێ ژێری تاوەکە. ئێستاش لە دوای ئەوەی کە سوورمان کردەوە ئامادەیە بۆ خواردن. ئازیزانم، خواردنی ئەمڕۆشمان پێشکەش کردن. خواردنەکەمان حەمەس بوو، زەڵاتەی هەنار بوو لەگەڵ جەرجیلە. ئەم جۆرە زەڵاتەیەش مایەنوز و کەلەرم و گێزەرە لەگەڵ شاورمەیە. سەرجەمی خواردنەکان کە دروستم کردووە، ڕۆنی زەیتی کاشۆمتیا بەکارهێناوە کە زەیتێکی سروشتیە و هەروەها ڕاشی کاشۆمتیا بەکارهێناوە، دۆشاوی تەماتەی شارەزوریشم بەکارهێناوە کە بەرهەمێکی خۆماڵیەوەی کارگەی کاشۆیە. هەتا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش خواتان لەگەڵ. بەڵازیزانەوەی بینیتان بڕگەی خوانی ڕەمەزان دروستکردنی شاورمە بوو بە مریشک بۆ هیوایی کە سوودێکتان لێبینی بوو. سپاس بۆ کۆمپانیای کاشۆ.
ناوبڕێکی کورت وەردەگرین لە دوای ناوبڕەکە دەچینە لای تەوەری سەرەکیەکەمان کە باسکردنە لە پلانی شخصی خۆمان بۆ شەوەکانی پیرۆزی قەدر میوانەکەشمان لە هەڵەبجەوە دەبێت پاش ناوبڕەکە دەگەڕێمەوە تا لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوشی گیاتان بێ. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. Rice amaya? No, the rice. تعرفي عربي? No, the good rice with the quack quack on the front. قهوة. ما بستم coffee. No, I'm looking for the good stuff. With the quack quack on the front. بخوا براتي ناقم أما يعني تي. كاق إبراهيم. أتخواز أحمد نبي تاري ولا بزان أو كابرات سيدي. Looking for the rice, the good rice. زرخوش. quack quack quack. رايز يعني برنس. بس بخوي نازانم واك معناه سيا. It's that delicious rice with the quack. من جاكم هیوایەتم خواردنە. جارێک ڕێم کەوتە عێراق برنجێکی زۆر خۆشیان بۆ هێنام. دەنێک درێژ و تام خۆش بوو. ئەوە نەخۆش بوو بەڵامەوە یەکسەر پرسییم ئەم برنجە خۆشە ناوی چییە؟ ئەوە بەرهەمەکانی نەورەسە. نەورەز یعنی سیگڵ. quack quack. ناوڕاست. دەبڵێ ئەو برنجەی ڕسمی باڵندەکەی لەسرە. ئیتر پێویستی ناکرد بڵێ. برنجی یانزە بستویەکی نەوڕاست. تامێکی لەبیر نەکراو. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkêl cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستەچەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لێ جبسێکی تران نەبخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. دۆشاوی تەماتەی دیاری لە ناخی سروشتەوە تەماتە جوان و ئاڵ سروشتەکان کۆ دەکرێنەوە.
دەرەنجام لە کارگەیەکی سەردەمیانە و بە پێشکەوتوترین تەکنۆلۆژیای تۆماتیکی سەردەم بە ڕێژەی خەستی سەتاسی دۆشاوی تەماتەی دیاری بەرهەم ئەهێنرێت. دۆشاوی تەماتەی دیاری ڕەنگێکی جوان و گەش، تامێکی خۆش و چێژبەخش. دۆشاوی تەماتەی دیاری شایستەی خوانی هەمووانە. لە تام و ڕنگ و کوالیتی ڕێکابەری دۆشاوە تورکیەکانە. دۆشاوی تەماتەی دیاری با هەمومان سفرە و خوانەکانمان بە دۆشاوی تەماتەی دیاری پڕکەین لە چێژ و لەزەت. دۆڵفین سی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازیزان چەند شەوێکی کەممان لە بەردەمامەوە بۆی کە بچینە ناو شەوانی پڕبەرەکەتی قەدرەوە. بابزانین لە ئێستەوە هەریەکمان لای خۆمانەوە چۆن پێویستە بەشدار بین لە شەوانی قەدر و پلانمان چییە بێ؟ ئایا تەنها بچینە ناو مزگەوتەکانەوە و دانیشین و تەواو یاخۆت چۆن دەبێ پێویستە پلاندا بڕێژین لەم شەوانەدا کە دڵنیاین بە چاوتروکانێکم شەوانەش دێن و دەڕۆن چۆن وامان دەزانی دی ڕەمەزان بە کۆڵمانەوە تەواو نابێەوە تا هەژدەشمان تەواو کرد بۆیە دڵنیا بە چاوتروکانێکی ژەم دەشەوەی کۆتایی ڕەمەزانیش تێدەپەڕێت. بابزانین لەو ساتەکەمەی کە لە بەردەمانە ماوە ئێمە دەبێت لە خزمەتی ڕەمەزان دابین چۆن بەسەری بەرین. لەسەرم بابەتە لە هەڵەبجەوە میوانێکم دەبێت ئەویش زانایەکی ئاینی بەڕێز مامۆستا سامان نەجمە. مامۆستا گیان سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش تاعەت و عیبادەت و ڕۆژوت قوبوڵی حەق بێ ئینشاءالله. سڵاوی خوای گەورە مامۆستا جەلال لە جەنابت و لە هاوکارانت و لە بینەرانی بەڕێزیش بەناوی خوای گەورە سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پیاغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر شوێن کەوتوانی بەعام ئینشاءالله. خوای گەورە مانگی ڕەمەزان بکاتە مانگی خێر و بەرەکەت، مانگی عەفواتی گوناهەکانمان. خوای گەورە ئینشاءالله برایەتی ناو موسڵمانان زیاتر بەهێزکە، بە ئیمانەوە بتوانین مانگی ڕەمەزان ببینە سەرەوە و بەر ئەو دوعا و پاڕانەوانە بکەوین کەوا موسڵمانان ئەیکا ئینشاءالله و خوای گەورە لێمان قبوڵ کە. ئامین ئینشاءالله. مامۆستا گیان مامۆستا بابزانین بە پێی ئەزموونی جەنابەت و بە پێی شەرع و بە پێی و زانیاریە ئاینە تایبەتانەی لای ئێوە باشترە منێک کە ڕەنگەم هەژدە ڕۆژەی تێپەڕی بێ نەمتوانی بێ وەکو پێویست سوود لە دەرفەتە زێڕینەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان وەرگرم. ئایا دەتوانم پێش هەموو شتێک لەم دەشەوەی کە لە بەردەمانە ماوە شەوانی پیرۆزی قەدر ئەو ڕۆژە ڕۆژتوانەوە و شەوە ڕۆژتوانەی دەستیشم قەرە بوو بکەمەوە؟ بەنسبەت مانگی ڕەمەزانی پیرۆزەوە خۆی حەدیسەکەی پیاغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ من صام رمضان ایمانا و احتسابا غفر له ما تقدم من ذنبه. واتە هەر لە ئەوەڵی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ئینسان بە ئیمان و بە تێر و تەسەلی بە ڕێکوپێکی مانگی ڕەمەزان ئەگەر بە ڕۆژوو بوو ئەحکامی مانگی ڕەمەزانی جێبەجێ کرد تا ئاخیری مانگی ڕەمەزان ئەوە خوای گەورە لە گوناهی پێشی خۆشەوێ هەرچی کردوێتی ئەو ساڵی. ئەگەر کەسێک نەیتوانی بێت تا ئێستا وەکو خۆی جێبەجێ بکات و جاجارێ ڕۆژووی شکاندبێ و نەیشکاندبێ و ئەدای مانگی ڕەمەزانی جێبەجێ نەکردبێ و جێبەجێ کردبێ ئەمە تەوبەیەکی بینی خۆی و خوای لەسەر بکات و ئەم چەند ڕۆژەی کە ماوێتی دەست پێ بکە چونکی ئەم ڕۆژانەی کەوا ماون ڕۆژانێکی زۆر زۆر گەورن چونکە ڕۆژێکی واتیا لەم ڕۆژە گەورانە کە بریتێ لە شەوی قەدر لە هیچ شەوێک و لە هیچ ڕۆژێکی ترا خوای گەورە ئەو فەزڵەی دیاری نەکردووە بۆیە ئینسان فرسەتە لە ئەم شەوا قەرەبووی ئەو ڕۆژانەی چی بکاتەوە کەوا کەم تەرخەمی بووە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چی ئەو کەسەی کەوا وەکو ڕۆژوو کەم تەرخەم بووە چی وەکو ئەو ڕۆژوانەیشی کەوا لە زیکر و لە قورئان خوێندن و لە تەراویح و لە ئەحکامەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە کەم تەرخەمی کردووە ئەتوانێت شەوانی قەدر پڕی بکاتەوە و زۆر جوهد بخاتە کارەوە
شەوانی قەدر خی گەورە لە خۆی ڕازی بکات. زۆر باشە ماوەستا کاتەوە جیاواز دەوانەی کە ڕەنگە ڕەمەزانیان هەم نەگرتیە بۆ نمونە من دەرفەتم نەبووە تەراویحەکانم بە جوانی بکەم دەرفەتم نەبووە ئیتر بە هەر پاساوێکە بوو بێ ڕەنگە دانیشم زیکرێک دوعایەکی خێر پاڕانەوەیەک خێر و خێراتێک ڕەنگە ئەم دەرفەتە زێڕینانەی ڕابردووی مانگی ڕەمەزان ئەم چەند ڕۆژێک کە ڕۆژووە لە دەستم دابن چکە خێرەکەی چەند قاتە بەڵام شەوانی قەدرمان لە پێشە ئەتوانم ئەو قەرەبووی چەند ڕۆژی پێشوش بکەمەوە کە ڕۆژوو دەگرم نوێژ دەکەم بەڵام ڕەنگە لە زیکرات و لە خێر و چاکەکانی دیکە لە پاڕانەوەکانە کەم تەرخەم بوو بم چی بکەم کە بەم دەشەوە قەرەبووەکەی شەوانی ڕابردووش بکەمەوە. خۆی لە ئەسڵا هەر شتێک کە ڕابرد و ڕۆیشت و گوزەشت ئیتر ئەوە ڕۆیوە هیچ ڕۆژێک قەرەبووی هیچ ڕۆژێکی تر ناکرێتەوە بەڵام تۆ ڕۆژی زۆر مهمت لە پێشە واتە بە ئەمڕۆ کە ڕۆیوە نوێژت کەم تەرخەم بووی یا لە خێرا کەم تەرخەمی و کردووە یا لە زیکرا کەم تەرخەمی و کردووە یا لە تەراویحا کەم تەرخەمی کردووە تازە ڕۆیشت و گوزەشت ئەوەی تر ناگەڕێتەوە هەر بە هەمان شێوە ڕۆژانی زۆر زۆر گەورەت لە پێشە تۆ دوێنێ چەندێک گەورە بووە ئەمڕۆژ هەرەوەنە گەورەیە بگرە قەدر گەورەترە لە ڕۆژەکان و شەوەکانی تریشی لەبەرەوە ئینسان تا تەمەنی مابێت سەعاتێک بە دنیاوە ڕۆژێک بە دنیاوە ئەتوانێت ئەو عیبادەتەی کەوا خوای گەورە ڕازیە پێی خۆشە پێی ڕازیە بەو شێوە عیبادەت بکا بۆ ئەوەی کەوا بە عاقبەت خەیریەوە بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە ئینیا ئەنا بێژی وەلا قەرەبووی ئەوانی ترەکەم نا ڕۆژەکە خۆی هەر پێویستی پێێتی یعنی ئەم ڕۆژەی بەیانی کە ئێمە ئەگەر خوات دەرفەتمان بدا و یعنی تەمەنمان درێژ بێ بۆ سبەینە عیبادەتی خۆی هەیە بۆ ئەوەی کەوا ڕۆیشتووە دوێنێ تازە ڕۆیشت بەڵام ئەوەی کە تێتە پێشەوە کەم نییە چونکە هەندێ عیبادەت هەیە ئەبێ بەهۆی سڕینەوەی گوناهی پێشوت هەندێک عیبادەت هەیە ئەوەندە گەورن ئەگەر لە جێگەی خۆیان بیکەی واتە خەیرێکی زۆر زۆر گەورەت بۆ ئەنووسێ خی گەورە ئەگەر کەم تەرخەمێکیشت کردوێ لێتە کوژێنێتەوە تەنانەت گوناهێکیشت کردوێ لێتە کوژێنێتەوە و قەڵەمی عەفویێنێ بەسەرا بۆیە ئینسان ئەگەر توانای خۆی بخاتە کار لە مانگی ڕەمەزانە لەمەی کەماوە کەم نییە ئەم دە ڕۆژە ئەم 12 ڕۆژە ماوە کەم نییە ئینسان بتوانێت لەم 12 ڕۆژە ئەتوانێت خوا لە خۆی ڕازی بکە چونکی ئەگەر بە ئینکاری و بە عەکسایەتی نەیکرد بێت دژایەتی ڕەمەزانی نەکرد بێ هیچ کێشەیەکی تیانە کەم تەرخەم بوو بێ بۆی مەجای نەبوو بێ دوکاندارێکە پاسەوانێکە کرێکارێکە هەرچێکی کرد بێ بۆی مەجال نەبوو بێ خوا بۆیە نووسێ گەنێتی دڵی باشە بوو بێ بەڵام لەم چەند ڕۆژە کە هەیە ئەتوانێت ئەو عیبادەتانە جێبەجێ بکا بە دڵنیایەوە خوای گەورە وەکو ئێمەکەوە بەشداریمان لە مانگی ڕەمەزانە کردووە وەکو جەنابتان کە کردوتانە ئەو کەسانشی کە مەجالیان نەبووە یان وەکو کاروباریان لەسەر شانیان قورس بووە ئەوانیش لەم ئەخیرەوە پابند بن بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەر بەشدارن لە ئەو خەیرە گەورەدا. زۆر باشە مامۆستا دەچینە ناو شەوانی قەدرەوە من مامۆستام کارمەندم فەرمانبەرم ئیشم هەیە بەیانی زوو دەبێ هەڵستم ئایا ئەمە دەبێتە پاساو بۆی کە من ئەو شەوە بەرز و بە نرخانە لە دەست بدەم و دانەنیشم و بڵێم سبەی نێداوامم هەیە یاخود دەبێ لەم کاتانەیە خۆمان هیلاکەین کارەکانی بەیانیمان ڕێک بخەین بە جۆرە لە جۆرەکان هەرچی بکەین نابێ شەوانی قەدرمان لە دەست دەربچێت. وەڵام خۆ مامۆستا جەلالی قسەی خۆش هەیە یعنی ئێستا وای لاتوە خەڵک بە شەوان ناخەوێ ینی ئەوانەی کە بە شەوان ناخەون هیچ بیانوەیەکیان نییە بڵێن بەیانی موەزەفین و بەیانی دوکاندارین و بەیانی سایقین و بەیانی ئەمە چونکە شەوانی تریژ نەخەوتون عیبە مانگی لە شەوانی قەدرابیان و بگرن بۆی کەوا من بەیانی ئەرکیەکەم لەسەرش با من گلەیەک بکەم من زۆر جار بۆ ئامادەکردنی بەرنامەکەم لەگەڵ ڕێز احترام بە مامۆستایانی ینی زۆریان کە تەلەفۆنیان بەدەکەم دەڵێ وەڵا ئەو کاتانە خەوتین واتە ئەم کاتانە خەوتون ئیتر نازانم بەیانی دەوامیان هەیە یان چی. وەڵی خۆ ئێمە جارە تۆزێک گەنجین وەڵا لەو چێ مامۆستا بە تەمەنەکان تەحەمولیان نەبێ بەس وەڵای ئێمە جارە تۆزێک گەنجین تۆزیە ناڵێم زۆر ئێمە توانامان باشە لەوە چێن نەخەوین بەڵام هەر کەسێک ئەگەر شەوانی پێشی قەدر خەوی خۆی کردبێ بۆ بۆی بەیانی سایقی بکە دوکاندارە هەر شتێکە بێ ئەوە عوزێکی شەرعی معزەرەتێکی هەیە خوای گەورە پێی ئەزانێ لە بینی خۆی و بەندەکەی خۆیە خوای گەورە بەنێتی دڵی خۆی ئەو کەسە دڵی ئەو کەسە ئەجر و پاداشتی هەر بوو ئەنووسێ بەڵام خۆ توانێت کەسەکە بێ
هەتا وەکو دڵنیا بە کەم کەس هەیە تا سەعات 11 تا ئەم وەختانە بخەوێ و خەوی لێ بکەوێ خۆتوانێت تا ئێستا بێ لە ناو مزگەوتە دانیشێ گوێ لە دوو زیکر بگرێ خۆی دوو زیکر بکە دوو ئاەتی قورئان بخوێنێ هەرچەند ئێمە عادەتمان پیا کردووە لە 12 شەوە چین بۆ لەیلەت القەدر وای لێ هاتووە یعنی ئەویشمان دەستکاری کردووە لە لەیلەت القەدر سەعات دویش پارشێوە ئەگەڕێینەوە بۆ ماڵواتە 2 سەعات بەشداریمان کردووە ئەگەر 4 لوقمیشمان بۆ بێنن بیخۆین ئەوە نیو سەعاتیشی بە خواردن و ئەڕوا و نیو سەعاتیشی بە دەستنوێژ و دەر و ئەمانەوە ئیتر یعنی سەعاتێک عیبادەتمان نا لە بانگی مەغریبەوە شەوی قەدر دەست پێیەکە هەتاوەکو بەرەبەیان هەتا مەطلعی فەجر دروست ئەبێ بۆ ئەو کەسانەیشی کە عوزری شەرعیان نەبێ بیانوویەکی شەرعیان نەبێ بەیانی نەتوانن بچنە سەر کار و ئەرکەکەی خۆیان کەمتەرخە من ئەگەر نەتوانن شەوانی قەدر ئەحیا و زیندوو بکەنەوە کەواتە من لەگەڵ دەستپێکی شەوانی قەدر کاتژمێر چەند چۆن دەست پێ بکەم ئایا بە قورئان خوێندن بە نوێژکردن بە دوعا لەو شەوەی کە من ماومەتەوە لە ماڵەوە باشە یاخود لە مزگەوت بۆ خانمان بۆ پیاوان بەگشتی ماوەستا چۆن دەست پێ بکەین و چی بکەین باش خۆی جابی پرسیارێکی تریشتم نەدایەوە یعنی ئەو کەسە ڕاستە فەرمی ناتوانێت بێ بۆ مزگەوت لە ماڵی خۆی لە دائیرەکەی خۆی لە حرەسەیاتەکەی خۆی پێشمەرگەیە پاسەوانە هەر شتێک هەیە مادەم دڵی لە لای زیکر و عیبادەتی مانگی ڕەمەزان و حەزی لە بەشداری شەوی قەدرە ئەتوانێت لە شوێنی خۆیان قەدری خۆی بکات و عیبادەتی خۆی بکە هیچ گومانێکی تیانە کە شەرعیە و دروستە ئافرەتیشە ئەگەر نەتوانێت بێ بەشداری ناو مزگەوت بکە و شوێنیان نەبێت لە مزگەوتە لە ماڵی خۆیان ئەتوانێت بەشداری شەوانی قەدری پیرۆز بکە حتا مەطلعی فەجر دروستە بێ و پاشان بخەوێت زۆر ئاساییە بەنسبەت بەشداریکردنی شەوی قەدر کەسێک بێوێ حەز بکات چۆن بەشداری شەوی قەدر بکە ئەگەر لە مزگەوتا بوو خۆی ئەساس مامەستا جەلال ڕاستی لەیلەت القەدر نەوتاری پێویستە نەخواردنی پێویستە کەسێک ئەیەوێ خوا لە خۆی ڕازی بکە لە بینی خۆی و خوا ڕووکاتە قیبلەوە یا زیکر بکە یان هەر بە بێدەنگیش دابنیشە گەورەترین زیکرە کە لەو شەوا بە بۆنەی قەدر و دانیشتووی لەناو حەرەمی مزگەوتە دابنیشی عیبادەتە ئیعتیکاف بکە بۆ سەعاتێکی چووبێتە مزگەوتەوە نێتی ئیعتیکافی لێ بێنێ بڵێ من هەتاوەکو 2 سەعاتی تر ئیعتیکافم ناچمە دەرەوە ئەم جاوەکو کەسێکیش بیەوێ کە بەشداری شەوی قەدر بکە تەنها نوێژە جەماعەتەکان بە جەماعەت بکە ئینا خۆی کەنارگیر بکە زۆربەی کاتەکانی بە قورئانەوە خۆی مەشغوڵ بکات ئەو کاتانشی کە تۆزێ هیلاکە بێت چاوەکانی نایکا قورئانە خوێنێ بە زیکر خۆی مەشغوڵ بکە ئەو کاتانشی بە دوعا و پاڕانەوە خۆی مەشغوڵ بکە ئەو شتەی کە هەیە لە بینی خۆی و خوا کە بریتە لە خۆشەویستیەک لە بینی خۆی و خوا یعنی دەری بخات ئەگەر بە 2 قەترە فرمێسکیش بوو بێ هاتوێتە خوارەوە بیر لەو ڕابردوانەی بکاتەوە کەوا کردوێتی لە بینی خۆی و خوا بیری ئەو چاکانش بکاتەوە کە کردوێتی لە بینی خۆی و خوای گەورەدا هەر خۆی و خوا ئەزانن ئەو خراپانشی بە ئامان شێوە کە خۆی و خوا تەنها ئەیزانێ و کردوێتی تەوبەی لەسەر بکە شەوی قەدر بریتە لەوەی کەوا ئینسان نوێژێکی باشی زۆری تیا بکە قورئانێکی باشی تیا بخوێنێ پاڕانەوەیکی باشی تیا بکە کۆمەڵە زیکری باشیشمان هەیە ئەو شەوە بیکە ئەو کەسە پێ ئەوترێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه چونکە بە هەردوو ڕیوایەتەکە هاتووە هەر کەسێ شەوی قەدر بە ئیمان و احتیساب و ڕێکوپێکەوە بباتە سەرەوە خوای گەورە لە گوناهی پێشی خۆشە بێ جگەل لەوەی کەوا خەیری زیاتر لە 1000 مانگ خەیریشی بۆ ئەنووسرێ زۆر باش مامۆستا کەواتە هەندێک هەن ڕەنگە بە تەمەن بن بە تایبەتی لە مزگەوتان دوای چەند کاتژمێرێک هەست دەکەی خەویان دێ هیلاکن هەر لە گۆشەیەکی مزگەوتەکەی هەیەانە دەخولەکێک 5 خولەکێک چارەکێک سەرخەوێ گەشتێنن ئایا ئەم جۆرە خەوانە ئیدی شەوەکەیان بەتاڵەکاتەوە؟ ناخەو بە هیچ شێوەیەک عیبادەت و ئیعتیکاف بەتاڵ ناکاتەوە خەو شتێکە لە سروشتی ئینسانە خوای گەورە پێی کەرەم کردووە بە کوردەواری خۆمان بانزینێکە بۆ گەشەی ئینسان گەشە بکە بۆی هەڵسێتەوە دوای 10 دقە چارەکی نیو سەعاتێکی تر زیاتر عیبادەت بکە ئەو کەسانە هەر لە شوێنی خۆیان ناتوانن
تۆزیە بخەون بۆ ئەوەی کەوا توانایان بۆ بگەڕێتەوە ئاساییە و دروستە هیچی تێدا نییە لە ڕووی شەرعیەوە بڵێ نابێ کەس بخەوێ نابێ کەس ئیسراحەت بکە ئەتوانێ بۆ خۆی هەڵاژێ ئەتوانێ قاچی تەنانەت تۆزێت تەدریبی پێ بکە یعنی ئەتوانێت لە ناو مزگەوتە بە ئیسراحەت لە ماڵی خۆیان چۆن هەڵاژێ چۆن قاجڕائە کێشێ لە ناو مزگەوتی شە ئاساییە بەس تەنها ئەوەندە هەیە لە ناو مزگەوتا بمێنیتەوە ئەفزەلە الصحة كالاعتكاف لنا مزقوتا أكريه هرچن هندي علماء فرمون بابي اواني كوابابي ضرورة لدرجة توان النيتي اعتكاف بين لشوني خويانا نجولين عبادتي خويان بكن خواي قورهر وكوانا بيان حسابك كالشو لنا مزقوتا ليلة القدر كانوا شو أحياء كانوا زۆر باشە مامۆستا چوینە ناو مزگەوتەوە ئەگەر ئەوەندەی کازمونتان هەبێ بە نوێژ دەست پێ بکەین ئایا چەند ڕکات نوێژە و گرنگترین نوێژ کە لە شەوانی قەدرا دەکرێت کام نوێژە و ئایا دوعا بێ ئەگەر دوعاە کام دوعانە زۆر گرنگە کە مرۆڤ لەو کاتەیە لەوێ بیکا بۆ خۆی بۆ دایک و باوکی بۆ مناڵی بۆ خێزانی بۆ دەست و حبابەکانی بۆ ئومەتی ئیسلام بەگشتی واتە چه جۆرە دوعایەک زیاتر دەکرێت وەل ئایا لە شەوەکەیە دیاری کراوە چ کاتێک ڕەنگە دوعاکان زیاتر گیرابن بنسبة شواني قدروا نوێژ گەورەترین عیبادەتە يعني لإسلامي لإسلامي بيروزا لقرآن ولا فرمايشتي بيغمر صلى الله عليه وسلم نوێژ گەورەترین عیبادەتە يعني إنسان حتى أتواني نوێژ بکە ئەوەندەی حەدیث و فەرمایشتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم باسی لەوە ئەکەن ڕیوایەتەکان گێڕاوێتیانەوە پیاوە سڵ سەلەم نوێژی کردووە ئەوەندە شتی تری ئەوەندە زیکر و عیبادەتەکانی باشەکانی تری نەکردووە واتە ئەوەندەی لە نوێژا خۆی هیلا کردووە و قاچی ئازاری پێگەیشتووە ئەوەندەی عائیشەی دایکی مانداران ڕزا و ڕەحمەتی خوای لێوێ باسی لێوەکە پیاغەمبەر صلی الله علیه وسلم وامانزانیوە هەر گیانی تیان نەماوە ئەوەندە ماوەتەوە لە سوژدا ئەوەندە بە پێوە وەساوە تا گەیوەتە ئەو ئاستەی ئەرزیان کردووەی پیاغەمبەری خوا تۆ بۆ پیاغەمبەری مژدەی بەهەشتت پێدراوە بۆچی ئەوەندە بە پێوە ئەوەسیت و خۆت ناڕەحەت ئەەکەیت و ئەمەموو شەون و خونی ئەەکەیت پیاغەمبەری صلی الله عليه وسلم لە وەڵامە فەرمیەتی من حەقی یەک چاویشی نادەمەوە گەر هەموو شەوێکیش نەخەوم و تا بەیانی نوێژ و عیبادەت کەم ئەوەڵ شت کە زۆر زۆر گەورە بێ ئینسان نوێژی زۆر بکە چاوەڕوانیەوە نەکە هەر تەنها 11 ڕکعاتەکەی شەو نوێژ بێت بە جەماعەت مامۆستا بۆیانەکە هەتا ئەتوانێت نوێژی سونەت بکە سەڵات و تەسبیح بۆ خۆی بە تەنها بیکا کە حديثي صحيحة وهيج قمانك لسرني أو صلاة التسبيح إنسان تواني بو خوي بيكا بروجا بيكا بشوا بيكا آزات لمانجي رمضان بيانا بلان بويا بعام يستم مسلمان صلاة التسبيح عن بردوة شواني رمضان وبتايب الشواني قدروا بو اوي شوكه بي احيا بكنوا دور دريش بي شوكه 5 ساعات 6 ساعات 7 ساعات اقل مغري ودانشي هتا وكو بربيان بصلاه التسبيح وبچن ركعاتي جماعته وبچن ركعاتي تايبتي خد شوكه احيا كيتوا دومين شان بريتيا لويك انسان حتى اتواني قران بخوينيه قرآنیش تایبەتە بە شەوی قەدرەوە بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە چونکە پیاغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة چی ڕۆژوگرتن و قورئان خوێندن ئەبن بەهۆی شەفاعەتی عەبدەوە لە ڕۆژی قیامەتە واتە هەردووکیان قەڵغانێکن لە بەرامبەر ئاگران نایەڵێ ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتە بسووتیە و بەهەشتی جێگەیەت و شەفاعەتی بۆەکە لەبەرەوە قورئان خوێندن خاصە بە مانگی ڕەمەزان بە تایبەت لە مانگی لە شەوانی قەدری پیرۆزە دوعا و پاڕانەوە زۆر مهمە يعني الدعاء هو العبادة واتهر كدعاء كر واتا عبادة كردوا يا أخي لشونك ترى مخ العبادة يعني تبن شنو عبادتها دعاء كخواي قولة لقرآن فرمي الدوام اللي بكن من الرجي بنا جوتان ونزيك ترمو جوابيشتان أدموا بلام درنگو زوءكا درنگو نزيككا تو چاورواني او مكا كوا دعاء كو جيرا أبيانا دعاء خود بكا بو هرشتيق لدلتا هيا چي بو خود بيه بو زندو بيه بو دايكو باوكي مردود بيه بو أمنيتي ولاتت بيه بو برايتي مسلمانيتي بيه بو إسلام بيه بو عزتي مسلمانان بيه بو هرشتيق لبيني خوت خوا دعاء و پارانەوە بکە ئەو شەوە فرسەتە چونکی ئەو شەوە ڕۆیشتی تر نایەتەوە تا ساڵێکی تر
ئەو شەوە هەر شتێ بکەی کەوا لە جملەی زیکرەکانی ئیسلاما بێ بە گەورەترین عیبادەت حسابە بەڵام هیچی ناگاتە شەو نوێشکردن لەگەڵ قورئان خوێندنە ئەو دوانە تایبەتن من کەس ئەناسم لە مانگی ڕەمەزانە ئەگاتە 23 ختم تا 24 ختم ئەڕوا مۆجودیشە لەم گەڕێکی خۆمانە هەن و تا 10 نەفەری زیاترە زانم کە لە حەڤە تا لە بینی 7 و 15 ختم ئەکەن لە مانگی ڕەمەزانە ئەمانە زۆر ئاسانە چونکی ئەو کەسایی کە بێوێ قورئان ختم بکات زۆر ئاسان ختمی ئەکا ئەگەر دانیشێ بە دیاریوە بەڵام تۆ بتەوێت لە شەو 24 سەعاتە تەنها جوزی ئەگەر خوێنی ئەویش هەر سەعاتێک و 2 لاپەڕە و 2 سەعات و 3 لاپەڕە نا بەڵام کەسانێک هەن کاتەکانیان دابەش کردووە بۆیە ئەتوانن لە ماوەی 2 ڕۆژە ختمێ بکەن و زیاترێکیش بخوێنن چەند جزئێکی تر بۆ ئەوەی کەوا لە مانگی ڕەمەزانە زۆرترین ختم بکەن بە تایبەتی شەوی قەدری پیرۆز. زۆر باشە ماوەسا ڕەنگە هەبێ لەم شەوە پیرۆزەدا بەسەر خەڵکی هەژاردا بگەڕێت. ئایا خێر و چاکەکردن بەدەمەواتنی خەڵکی فەقیر و هەژار و منزاڵی بێسەرپەرشت لەم شەوانەدا چ جۆرە خێرێکی هەیە؟ ئایا جیاوازە لە ڕۆژەکانی دیکەی ڕەمەزانیشە؟ خۆی گومان لەوان نییە هەر یەک سوبحان الله بکەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزا و لە شەوی قەدری پیرۆزە فەرقەکەی زۆر جیاوازە لە مانگەکانی تر. یەک سوبحان الله یەک ئەستەغفیر الله جا چ جای ئەوەی کە تۆ بڕۆی بگەڕێی بە شەوێکە ماڵێکی یعنی ماڵێک پۆشتە بکەیتەوە ماڵێکەوە ژیانی بۆ بگەڕێنیتەوە ئەوەی کە فەقیری نەبینی بێ نازانێ فەقیری چۆنە. فەقیری لە کوردەواریە پێیوترێ ڕوت و ڕەجاڵ بە کەسێکە وتریانی تر نەبوو تۆ بڕۆی ئەمە پۆشتە بکەیتەوە خۆراکی بۆ بەری لای لێ بکەیتەوە بزە بکەیتە سەر لێوی مناڵەکانی خێزانی ئەو پیاوەی کەوا نیەتی و دەسەڵاتی نییە. ئەمە یەکێکە لە هەرە سیفەتە هەرە بەرزەکانی پیاغەمبەران. اینجا پیاغەمبەری خۆشمان صلی الله علیه وسلم کە سەرمەشقی ئەو کارانە بووە هەمیشە لای بە فەقیر و فوقەرا کردووەتەوە لای بە خەڵکا کردووەتەوە گەڕاوە بە شوێنی ئەو کەسەی کە نیەتی. ئەم وڵاتی ئێمە زۆر کەس هەن مامۆستا جەلال شەرمەکەن ڕویان نییە بڵێن نیمانە. دۆزینەوەی ئەو کەسانە گەورەترین خەیرێکە کە لە قورئانە ئافەرمێ لە حەدیسەکانە ئافەرمێ ئەم خەیر و کرد ئەم دەسەکە و باو دەسەکە و نەزانێ دۆزینەوەی ئەوانە و بزەخستنە سەر لێوی ئەو کەسانە یەکێکە لە هەرە عیبادەتە گەورەکان. خوای گەورە بکا بە مای خەیر بۆ ئەو کەسانە ئینشاءالله خوای گەورە لە دنیا و لە قیامەتیشا دەری خەیریان لێ ئەکاتەوە چی لە دنیایش و چی لە قیامەتیشا چونکە بەڕاستی سەرمایەدار و ئەوەی کە دڵی باشە و ئاهلی خەیرە ئەوانە جارێ ئەمە دنیایان بردوێتەوە بۆ خۆیان لە دنیا ئەوە قیامەتیش هەر بۆ ئەوان خوای گەورە خۆشی کردووە بەهەشت و هەر بە ئەوانیش کەرەمەکە لەگەڵ ئەوانەی کەوا خوای گەورە خۆی لێ ڕازی. زۆر باشە ماوەسا ئایا کەسێک هەیە ئەهلی مزگەوت بێت موسڵمان بێت بەڵام ڕەنگە جیاواز بێت لە موسڵمانەکانی تر لە ناو مزگەوتە ئایا بۆی ئەوەی کە قرزێکی بەگەردنی خەڵکەوە بێت ئایا ئەوەی کە ینی بە جۆرە لە جۆرەکان دوعاکانی نوێژەکانی ڕەنگە لەم کاتەیە گیرانە بن تاو کاتێ بڕوا قرزەکەی بداتەوە تاو کاتێ بڕوا مافی خەڵکی لایە بیداتەوە ئایا کەسێک هەیە لەم بارەیەوە؟ خۆی قەرزاری دوو بەشە ئاسا جەلال قەرزاری بەشێکی پەیوەندی بە قیامەتیوە هەیە بەشێکیشی پەیوەندی بە دنیاییوە هەیە. بەشە دنیایەکەی زۆر یعنی قورس و گرانە بەشە دنیایەکەی یعنی حەز ناکە قەرزار حەز ناکە هەر ڕۆژ هەر ببێ حەزی بە خۆر هەر نییە حەزەکە شەو بێ یعنی هەر حەزەکە ڕۆژ نەبێتەوە یعنی هەمیشە چاوی لەوەیەکەوە گۆڕانکاریەک ببێ تەقە بدرێ لە دەرگای کەوا دەروێکی خەیری لێ بکرێتەوە لەو قەرزارێ نجاتی بێ. کام کەسە زۆر خراپە کەسێکی قۆڵ بڕە کەسێکی خراپەکارە قەرزار بێ زۆر باری قورسە چاجی کەسێکیشکەوە ئیماندار بێ و ئالی ئیمان بێ و قەرزارێکی ژووری تێکرد بێ و دوعا و پاڕانەوە ئەکاڵێ خوایە گیان
قەرزەکانم لەسەر جێبەجێ بکەیتەوە دەروێکی خەیرم لێ بکەیتەوە ئەم کەسانە پیاغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی نابێ پەلە بکەن لە دوعا ئیستیعجال نابێ بکەن لە دوعا بۆ لەبەرەوەی کە تۆ دوعا کرد و چاوەڕوانی کرد گیرا ببێ ئەمە هەڵەیەکە لە عەقیدەی مسلمانە کە دروست بوو بە ئەبێت چاوەڕوانی ئەوە نەکا کە کەی گیرا بێ و کە گیرا نابێ ئەو دوعای خۆی بکات کە دوعای کرد بە دڵنیاییەوە خوای گەورە دەروی خەیری لێکاتەوە هەر کەسێکیش لە وڵاتی ئێمەی مسلمانی ئێمە لە ئەم دنیای کە پێوتری عالەمی ئیسلامی بەشی ئیسلامیەکەی خۆمان کەسێک نییە کە مردبێت بە قەرزاریوە یا گردنیان ئازا نەکردبێ یان لە پێش سەرقەبرانی قەرزەکەیان بۆ جێبەجێ کردوێتەوە زۆریشمان هەیە لە دنیا کە ئێمە قەرزارن و خەڵکی باشمان هەیە ڕۆن قەرزی بۆ جێبەجێەکەنەوە من دووسیە کە سەناسم ساڵانە ئەچن سۆپەرمارکێتەکانی گەڕەکەکانە گەڕێن پرس بە ئێمەیەکەن تێن پێمانەڵێن چی خەیرێ بکەین باشترە ئەڕۆن دەفتەری ئەو قەرزارانە سەیرەکەن خاوەن دوکانەکان بە ویژدانن هەیانە 700,000 هەیە 500,000 بینی خۆیان و خوا و خاوەن دوکانەکە قەرزەکانیان بۆ جێبەجێەکەنەوە هی ئەو عیبادەتانەیە هی ئەو دوعا و پاڕانانەوەیە هی ئەو کزۆڵی خۆیەسی کە کاتی ئەپارڕێتەوە شەول لە پەروەردگاری لە خۆی کە خوای گەورە دەروی خەیرم لێ بکاتەوە ئەوەیەکەوە دوعای خەیری گیرا ئەبێت. زۆر باشە مامۆستا کەواتە ئایا ئەگەر کەسێک کە بەشداری شەوانی قەدری پیرۆز دەکات دەبێت چه گۆڕانکاریەک لە ناخیا دروست ببێ ئایا شەو ئێوارەکە هات دوای با بڵێن لە نوێژی عیشاشەوە هەتا بانگی بەیانی لە مزگەوت بێ خەریکی ڕاز و نیاز بێ لەگەڵ خوای پەروەردگار بەڵام هاتەوە ماڵەوە دەکرێت خراپ بێ لەگەڵ ژن و منداڵەکەی دەکرێت خراپ بێ لەگەڵ دراوسەکەی دەکرێت هەندێک هەسڵەتی خراپی هەبێ هەر تەرکیان نەکات ئایا موسڵمان دەبێ شەوانی قەدر چه گۆڕانکاریەکی تێدا دروست بکات؟ قوربان خۆ هەر شەوانی قەدر نییە هەر ئینسان کە نوێژێکی کرد هەرە بێ گۆڕانکاری لە خۆیان بکە بەڵام کوردەواری ئەمە خۆتە زانی هەم عەقلیش و هەم کوردەواریش و هەم تەبیعەتیش زاڵە بەسەر دینە ینی وامان لێ هاتووە یعنی جاران مسلمانانی پێشی ئێمە پێشینان و سەلەفی ساڵح هەمیشە دینیانە خستە پێش باری تەبیعەت و ئینسانێتی خۆیان و تەنانەت ماڵ و مناڵی خۆشیان ئێستا ئێمە وامان لێ هاتووە تەبیعەتی خۆمان بە هیچ ناگۆڕین یعنی نە ئیسلام نە قورئان ئەمە بۆ ئەو بەشەیکەوە جێگلەی خەڵکن جێگلەی کەسانێکن کە ئەڵێن ئەمانە ئاهلی نوێژن ئاهلی ڕۆژون ئاهلی خەیرن کەچی تۆزێ خراپن لەگەڵ ماڵ و مناڵە تۆزێ خراپن لەگەڵ گەڕەکە تۆزێ خراپن لەگەڵ خەڵکیە یعنی ئاهلی زەمن جاجارێ باسی خەڵکەکەن یعنی ئەمانە ئیسفادەیان نەک لە شەوانی قەدردانیشێ شەون و خونی بکات تا بەیانی و کەچی بەیانی هەڵسالەخە و هیچ ئیسفادەیەکی لە قەدرەکە نەکرد بێ لە بەشە عیبادەتەکانی ڕۆژانەی پێشی ڕەمەزان و دوای ڕەمەزانیشە هەروایە ئەم جۆرە کەسانە پیان ئەوترێت لەزەتیان لە ئیمان نەچەشتووە لەزەت چەشتن لە ئیمان بریتە لەوەی کەوا تۆ دینداری وەکو ئیمان دووشتمان هەیە مسلیممانەوەی مؤمینمان هەیە ئەوانەی کە جێگلەین مسلیمن مؤمین نین چونکە مؤمین کەسێکە کەوا لەزەتی لە دین بینیوە واتە دڵی ڕووناکە دڵی ڕەش نەبووەتەوە کەسێکە دڵی ڕەش بوویەوە ئەم دڵ ڕەشبوونە وای لێکا کەوا خەیریشەکە و شەڕیشەکە خراپە ئەدوێ و چاکەیش ئەدوێ وای لێکا بەڵام مؤمین قەت شتی وا ناکا مؤمین ڕاستەقینەیە دینی هەمیشە لە سەروی هەموو شتەکانی خۆی وەداناوە قسەی پێ بڵێڵێ بە ڕۆژوم چونکی ئەوانەی کە عیباد و ڕەحمان خوای گەورە لە سوورەتی ئەخیری فورقانە باسی لێوە کردوون کەسانێکن کە پیان ئەوترێ ئیمانی کامڵیانەیە ئیسلامەتیکی تەواویان کردووە بەڵام ئەوانەی کەوا جێگلەین ئەبێ گۆڕانکاری لە خۆیان بکەن چونکی ئەگەر گۆڕانکاری لە خۆیان نەکەن مردن یەخەیان ئەگرێ ئەوەندەی خەڵک لەسەر ساقی و لەسەر سەلامەتی و لە ساغیکی تەواوی هەیە ئەمرێ یعنی ئەوەنە خەڵک لە خستەخانە و نەخۆشخانەکانان پیرەکان نامرن یعنی ئەوەندەی گەنج لە کتوپڕیا ئەتلێت و ئەمرێت یەخەی ئەگرێ مەلەکول مەوت و خوای گەورە گیانیە کێشێ ئەوەندە نەخۆش نامرێ لەبەرەوە ئەبێ بیری ئەوە بکاتەوە مادەم عیبادەتێکە کاو مردنێکیشی لە ڕێگایە و بیریش باوەڕیشی بە دین و قیامەت و ئیمان و خوا و پیاغەمبەر هەیە ئەبێ خۆی یەکلایی کاتەوە ئەی ئەگەر لێ خۆی یەکلایی نەکردەوە بخۆی باشکە کەواتە لەزەتی نەبینیوە لە ئەو دینەی کەوا
ئیمانی پێهێنایە و ڕۆژانە خۆی مەشغوڵەکە بە ئەم عیبادەت و ئەمانەوە تەنها فعلەکەی کردووە بەڵام ئەدای نوێژی جێبەجێ نەکردووە تەفعەل سەڵاتی کردووە بەڵام ئەقیمی سەڵاتی جێبەجێ نەکردووە خەیر و خێراتی کردووە بەڵام نەگەیشتوەتە ئەو پلەیکەوە خوای گەورە لی داوا کردووە کە بردوێ ئەفەرمێ بە خەیر و خێرات خوا لە خۆ ڕازی بکە بە نوێژ و عیبادەت خوا لە خۆ ڕازی بکە بە شەوی قەدر و ڕەمەزان خوا لە خۆ ڕازی بکە مامۆستا جەلال بەهەشت بەشتی زۆر زۆر گەورە ئەدرێ بە ئینسانی مسلمان یعنی بەشتی بچووک و بەسیط نادرێ چۆن جەهەنم خوای گەورە لەسەر شتی بەسیط و گیچکە و بچکۆلانە خەڵک ناخاتە ناو جەهەنمەوە لەسەر شتی زۆر گەورە و قورس خوای گەورە ئینسان بەرەو جەهەنم ئەبا بە هەمان شێوە ئەبێ ئێمە ئەسحاب ئاسایی ئەوان بە خوێن و ماڵ و لاشەی خۆیان دینداریان ئەکرد ئێمە بە قسە و بە فەیسبوک و بە ئەملا و بە ئەولا نە ماڵ ئەدەین نە خوێنمان ئەدەین نە گیانی خۆشمان فیدایی ئەەکەین کەچی ئەمانەیە وەکو ئەوانیش پلە و پایەمان دەست بکەوێ ئەو پلە و پایە لە ئیسلامالەوە چێ لە یەک پلە هەبێ تا ملیارێ ئیتر ئێمە چەندێ پلەمان بۆ خۆمان بڕیوە بۆ عیبادەتانەی کە هەیە بۆ تەعاملاتانەی کە هەیە خوای گەورە ئەوەندەی لەسەر بەندەکان لەناو خۆیانە عاجز ئەبێ لە بەندەکان ئەوەندە لەسەر لە بینی خۆی و بەندەکانە عاجز نابێ خوا ئەوەندە تووڕە ئەبێ ئەوەندەی تووڕە ئەبێ لە بینی بەندەکان خۆیانە ناحەقیەکەن بەرامبەر بە یەکتری ئەوەندە لە بینی خۆی و بەندەکانە تووڕە نابێ لەبەرەوە ئەمڕۆ حەقی بەندەکان لەسەر بەندەکان زۆر پێشەل ئەکرێ زۆر خراپ ئەکرێ حەیف بۆ کۆمەلگایەکی وەکو ئێمە کە زەم و غەیبەت و خراپەکاری و ناحەقی و دڵپیسی و بیگرە ئیتر لەناو بەتایبەت لەناو کۆمەلگایەکی دینداری زەقیشە ئەی بینین کەوا زەممەکەین غەیبەتەکەین لەگەڵ ماڵ و مناڵ خراپە بین لەگەڵ چواردەورە خراپە بین ئەمە لەزەتمان لە دین وەرنەگرتووە زۆر باشە ماوەستا گیان زۆر سپاس لەوەی کە بەم درنگانی شەوە لە هەڵەبجەوە میوانمان بووی زۆر سپاس دەکەین لە خوای گەورە داواکار ئینشەڵا شەوانی پڕبەرەکەتی قەدرمان بەنسیب بکەوە نوێژ و تەعات و عیبادەتمان لێ قبول بکە سپاس دەکەین ماوەستا گیان لەوەی کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوویت بەڵازیزان دێینەوە لای پەیوەندە تەلەفۆنەکانی ئێوە چاوەڕێی وەڵام ڕاستەکانتان دەکەین پرسیارەکەی ئەوەشمان لە کاتژمێری دووەم داوەیە کام ئاەتە یا گەورەترین ئاەت لە قورآنی پیرۆزدا کامەیە پەیوەندی یەکەم خات و سایە کامەرانمان لەگەڵە لە سلێمانیەوە خات و سایە سڵاوی خوا لەبێت زۆر سپاس خات و سایە پرسیارەکەمان گوێت لێ بوو یا دووبارەی کەمەوە زۆر سپاس باشە وەڵامەکەی نازانم یعنی دەیزانم بەس بە تۆکو پرسیار مەیکە لە من وەڵامەکەت چی بێت؟ وەڵامی کۆتاییە؟ باشە خات و سایە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆەوەی کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی بەڵازیزان پرسیارەکەمان وەک ئاماژەمان کرد کام ئاەتە کە بە گەورەترین ئاەت لە قورآنی پیرۆز ئەژمار دەکرێت کە وەڵامەکانی پرسیارەکانمان ئاسانن و کەمیشە بە بیرتان دێنینەوە ئامانج لەم پرسیار ئاسانانە چەناوە بیرێنانەوەی ئەو زانیاریانەیە کە لە ناو قورئاندا هەن بۆی کە لە فکر و خەیاڵماندا بە بەردەوامی بە زیندویی بمێننەوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە لە هەولێرەوە خات و یاسەمین ئەحمەد لە هەولێرەوە خات و یاسەمین سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش خات و یاسەمین سڵاوی خوا لێبێت عەلەیکوم سەلام وەرەحمەتوڵڵاه خات و یاسەمین ئەگەر دەنگ بەرزکەیتەوە بزانم پرسیارەکەمان دەزانی یا دووبارەی کەمەوە بۆت بەڵێ چی؟ ئایەتەل کورسی؟ دڵنیایت؟ دوایین وەڵامە؟ باشە چۆن گەورەترین ئاەت حساب کراوە زانیاری لەسەریەیە؟ باش باشە خات و یاسەمین سپاس بۆ وەڵامەکەت لەوەی کە لەگەڵمان نبووی سپاس دەکەین پەیوەندێکی دیکەمان لەگەڵە لە کەرکووکەوە خات و شیلان دیارە بەداخەوە پەیوەندیەکەی نازانم بەهۆی نەمانی یەکەوە بوو یاخۆت
هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە پەیوەندیەکەی پچرا لەگەڵ ئێمە خاتوشیلان بۆی وایە بتوانێت دووبارە پەیوەندی بکاتەوە چونکە دەزانم وەرگرتنی پەیوەندیەکانتان ئاسان نییە لۆدێکی زۆریش لەسەر پەیوەندیەکانی ئێمە هەیە لەوەی کە پێمان خۆشە زیاتر توانامان هەبوایە بۆی کە زۆرترین بەشداربوو وەرگرین هەندێکتان گلەیەکانمان پێدەگاتەوە لەوەی کە جاری وایە بە سە تەلەفۆن دەکەن و کاتە وەرنەگیراوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتو لینۆز ئەحمەد بابزانین لە سلێمانیەوە لەگەڵمانایە خاتو لینۆس سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش تاعەت و عیبادەتت قبوڵ بێت سلام علیکە جەلال عەلەیکوم سەلام خاتون زۆر سپاس ناوەکەم غەڵەتە ڤینۆس ژینۆس یا ڤینۆس ڤینۆس دووبارەکەیتەوە ڤینۆس ڤینۆس بەڵێ بەڵێ زۆر باشە خاتو ڤینۆس ڤینۆس ئەحمەد لە سلێمانی ڤینۆس ئەحمەد نا ڤینۆس عوسمان ڤینۆس عوسمان بە منیان ئەحمەد وت باشە خاتو ڤینۆس ببوورە تاوان زۆر جار دەزانم تا و کاتێک کە ناوەکەتە نووسین زۆر پرسیار دەکەینەوە ناوەکەت خاتو ڤینۆس پرسیارەکەمان دەزانی ئاەتەل کورسی بێبە دڵنیایت وەڵایی پێم وایە ئەوە لەسەر پەیوەندیەکانی پێشووەیان نەوەڵات پرسیارەکە خوێندەوە خۆم مێکسەر وتم ئەوەیە زۆر باشە دوایین وەڵامت لێ وەردەگرم وەکەوەی کە ئاەتەل کورسی بێت دەستە خۆش بخوانە سپاس بۆ تۆ خوال لەگەڵ بێت دەچمە کفری لای خاتو هێڤی ئیبراهیم خاتو هێڤی سڵاوی خوا لەبێت عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله خاتو هێڤی پرسیارەکەمان دەزانی بەڵێ بەڵێ گرێم لێ نییە باشە پرسیارەکەمان دەڵێ گەورەترین ئاەت لە قورئانی پیرۆزدا کامەیە وەڵا ئاەتەل کورسیە ئاەتەل کورسیە بەڵێ دڵنیایت بەڵێ خوێندمانە خوێندووتانە بەردوو گەورەترین ئاەتی قورئانی پیرۆز ئاەتەل کورسیە کەواتە دوایین وەڵامت بۆ حساب بکەم بەڵێ بەڵێ ئینشەڵڵا ئینشاءڵڵا بۆ یۆی کە وەڵامەکەت ڕاست بێ خاتوویەوی لە کوفریەوە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵاسیزان دەچینە لای پەیوەندیەکی دیکە لە شاری یا لە قەزای سەی سادقەوە کاک ئەنەس سەردار کاک ئەنەس سڵاوی خوا لێبێت سلام علیکم عەلەیکە سەلام وەڕەحمەت الله دەستخۆشی بەرنامەکەتان لێتم زۆر سپاس کاک ئەنەس یەکێک لە جوانترین ناوەکان لە لای من ئەنەسە تەمەن درێژ بی ئەو پرسیارێکە کردوتانە منەڵەم ئاەتەل کورسیە ئاەتەل کورسی زانیارەکەی خۆتە یا پێت دراوە کاک ئەنەس وەڵای ڕاستی بڵێم باوکم پێوتم باوکت باوکم ڕێز و سڵامانەیە بۆ باوکت تەمەنت پڕخێر و بەرەکەت بێ کاک ئەنەس پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە بزانم ئەگەر هاوکارانم پێم بڵێن لەکوێوە بەڵازیزان خاتو دیمەن ئەحمەد لە سلێمانیەوە خاتو دیمەن سڵاوی خوا لەبێت ئەم کاتەوە باش خاتو دیمەن عەلەیکوم السەلام وەرەحمەت الله خاتو دیمەن زۆر سپاس پرسیارەکەمان دەزانی بەڵێ بەدڵنیایی ئاەتەل کورسیە بەدڵنیاییەوە ئاەتەل کورسیین زۆر دڵنیایی برامەتان بەشدار بێ بیدەرە دەستی با بەشدار بێ بەس بۆی وایە کە وەڵامەکەی تۆ نەبێت چکە ئەگەر وەڵامەکەی تۆ با یەکسەر ناوەکەی بنووسم و تەواوانیە بیدەرە خاتو دیمەن هەموو کاتێکت باشتر برای من ناوت چی بوو؟ کامەران ئەحمەد کامەران ئەحمەد کامەران وەڵامەکەی تۆ چییە؟ کامەران کامەران وەڵامی پرسیارەکە لای تۆ چییە؟ بەڵێ وەڵامی پرسیارەکە چییە؟ ئاەتەل کورسی بێ تۆش؟ ئاەتەل کورسی زۆر باشە کامەران سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای پەیوەندیەکی دیکە لە سەنگەسەرەوە خاتو شەهلامان لەگەڵە خاتو شەهلا سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش سڵای خوای گەورە لێ زۆر سپاس خاتو شەهلا سپاس بۆی کە زەناویشت بە پەیوەندیەکانتان تۆوە ئەو خوشک و برایانەی دیکە بە پەیوەندیەکانیان بەرنامەکەی ئێمە گەرم و گوڕتر دەکەن سپاستان دەکەین خاتو شەهلا پرسیارەکە دەزانی؟ بەڵێ وەڵامەکەشی دەزانی؟ بەڵێ کورسیە کە ئاەتێکی زۆر گەورەیە و سنەتشێ لە دوای هەموو وێژێکی و لە
بەیانی وەراندا لە کات خەڵکیدا بخوێنرێ واتە زانیاری تەواوت هەیە بەڵێ دڵنیام ئینشاڵڵا زانیاریەکان هەمووی خۆتنی هاوکارت هەیە بەڵێ لەخوای ڕزگاری خۆت الحەمدولله خات و شەهلا سپاس بۆ خۆی گەورە دەکەم بۆ وەرگرا لە سەرەتای ڕەمەزانەوە هەوڵ دەدەم خۆی گەورە بۆ یاساکردن گوێم لێت نەبوو خات و شەهلا نەمزانی چیت فەرموو بەڵێ سپاس خۆی گەورە دەکەم کە پەیوەندیەکەم بۆ وەرگراوە سەرەتای ڕەمەزانێ هەوڵ دەدەم هەوڵی خۆم داوە الحەمدولله ئێمەش خۆشحاڵین بە دڵنیاییەوە هەندێک هاوڵاتیە گلەکانیان پێمان دەگاتەوە لەوەی کە هەیە 100 جار تەلەفۆنی کردووە وەرنەگیراوە بەڵام بدە سەڵاتی ئێمەش نییە دوو تەلەفۆنە بەخواش هەموو شوێک پەیوەندیەکەی بۆ وەرەگیرێ قسمەت و نسیبە الحەمدولله کامشەوە بە قسمەتت بووە بڵێم وەرگراوە حاڵی نەگوت لە پرسیارەکەی پێشتر بۆشم ئەوە بوو باس وەری نەکرد ئینشاڵڵا شۆناوە لە تیر و پشکەکە دەرەچێت زۆر سپاس دەچمە کفری پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتوو بەناز جەمال خاتوو بەناز سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش تاچۆی عیبادەتتان قبوڵ بێت السلام عليكم عليكم السلام ورحمة الله خاتو بناس دەستخۆشی بەنامەکە پێسم خاتو بەناس پرسیارەکەمان دەزانی دەڵێ گەورەترین ئاەتی قورآنی پیرۆز کام ئاەتەوە بایەتی کورسی بێت ئینشاڵڵا تۆش بە ئاەتەل کورسی بێت بەڵێ دڵنیایت وەڵای تەقریبەن زۆر نە نایگۆڕی هەموویان ئاەتەل کورسیان وتووە تۆ نایگۆڕی یارمەتی مەدەی چۆن هاوکاریت مەکەی گۆڕم نامەوێ هاوکاریت بکەم دەکەواتە نەیگۆڕ دوایین وەڵامم بدەرەوە ئاەتەل کورسیت بۆ حساب بکەم بەڵێ زۆر باش خاتوو بەناس سپاس بۆ پەیوەندیەکەت دوایین پەیوەندی وەردەگرم لە حاجیاواوە کاک محەممەدم لەگەڵە کاک محەممەد سڵاوی خوای لەبێت عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا الله کاک محەممەد جەنابتان باشن زۆر سپاس کاک محەممەد پرسیارەکەمان دەزانی ئاەتی کورسیە ئاەتی 255 سوورەتی بەقەرەیە ئەمە ئاەتێکی کە لە ناسراوترین ئاەتەکانی لە قورئان هەر مسلمان بەردەچێت زۆر جار بە دوورخستنەوەی شەیتان و جنۆکە دەوترێت زۆر باشە کاک محەممەد لەبەرەوەی کە دوایین پەیوەندی بووی زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ پەیوەندیەکەت وەڵامەکەت بە دڵنیاییەوە ڕاستە سپاس دەکەم بەڵازیزان پەیوەندیەکانتان لە کاتژمێری دووەمیشدا کۆتایی پێهات ڤیتیەکمان ماوە کە لە دوای ڤیتیەکە هەموو وەڵامە ڕاستەکان کە هەمووتان پێم وایە شۆ وەڵامەکانتان ڕاست بنوانەی کە بەشداریان کردووە تیر و پشکەکە دەکەین بۆی کە بزانین کێ ئەم شەو دەردەچێ ناوی بۆی کە بیخێنە تیر و پشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆیە دەچمە لای ڤیتیەک تاوان لە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێک لە کارە باشەکانی خێرخوازان سازدانی ئیفطارێ وارەخوانە بۆ ڕۆژەوانان لە مزگەوت و ناوەندەکان و تەنانەت خواردنگەکان تەنانەت ناوماڵەکان لە خزم و کەسوکار و دۆسوارڕێ و خۆشەویستانمان کامە خێرێک و گەورەیەکی زۆری هەیە لە دەستی خۆتانی مەدەنەوەتان کە توانەتان هەیە لە ڕانیە ئێوارەخوانێک ساز کراوە ڕێنازەر سەلان پەیامبەرمان ڤیتیەکی لێ دروست کردووە با سێرێکی ڤیتیە بکەین. لە درێژەی کار و چالاکیەکانمان وەکو ئەنجومەنی ڕانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەم ئێوارەیە هەستاین بە ئەنجامدانی ئێوارەخوانێک بۆ ڕۆژەوانانی سنووری ئەنجومەنمان کە پێکهاتبوون لە ژمارەیەک لە گەنجانی خۆمان و ئامانجمان لەم ئیفطار سائیم و لەم ئێوارەخوانەیە ئەوە بوو کە یەکەم زیندووکردنەوەی سونەتێکی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیارە ئێمە ئەو ئەنجامدانی ئەم چالاکیە لە ژێر سێبەری ئەو فەرموودە پیرۆزەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت هەر کەسێکەوە ئیفطار بکاتەوە بە ڕۆژەوانێک یان بڵێن خواردن ئامادەکات بۆ ئەوەی ڕۆژەوانێک ڕۆژەکەی تێ بشکێنێ ئەوە خوای گەورە خێری ئەو ڕۆژوەی بۆ دەنووسێ بەبێ ئەوەی لە خێری ڕۆژەوانەکە کەم بێتەوە ئێمەش بەهۆی ئەوەوە هەستاین بە ئەنجامدانی ئەم کارە و ئەم چالاکیە الحەمدولله ژمارەیەکی دەرچاو زیاتر لە 170 کەس ئامادە بوون خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە.
قورآن دابەزیوەتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەهۆی ئەو قورآنەوە بۆتە سەید المەخلوقات سەید الخەلقا لای خوای پەروەردگار. قورآن هاتۆتە سەر ئومەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم بەهۆی قورآنەوە بۆتە خەیرە ئومەتین ئوخریجەت للناس. خوای پەروەردگار لە قورآنەوە بۆمە پێ فەرمووی دەفەرمێ ئێوە باشترین ئومەتێکن کە تا ئێستا بۆ خەڵکی هاتبێتن. قورآن لە مانگی ڕەمەزاندا هاتووە بۆیە مانگی ڕەمەزانیش بۆتە باشترین مانگ. قورآن لە شەوی لەیلەتول قەدردا دابەزیوە بۆیە شەوی لەیلەتول قەدر خەیڕ من ئەلف شەهر وانیا لەیلەتول قەدری خەیڕ من ئەلف شەهر. ئەو شەوی ڕێزێگیراوە کە قورآانی تێدا دابەزیوە لە 1000 مانگ عیبادەتەکەی باشترە. کەواتە ئەوەمان پێدەڵێ ئەزیزەکانم ئەگەر دەمانەوێت باشترین کەسێک بین ئەگەر دەمانەوێت سەرکەوتوترین کەسێک بین لە ژیاندا لە خزمەتی قورآندا بژین. بەڵازیزان سپاس بۆی کە لەگەڵمان نبوون دەچینە لای وەڵامی ڕاستی پرسیارەکەمان کام سوورەت یەک لەسەر سێی قورئان ئەژمار دەکرێت بە دڵنیاییەوە سوورەتی ئیخلاسە پرسیاری دووەممان کە هەمووتان وەڵامەکانتان ڕاست بۆوانەی بەشداریتان کردبوو و کام ئاەت گەورەترین ئاەتە لە قورئانی پیرۆزدا بە دڵنیاییەوە ئاەتە الکورسیە بۆیە هەمووتان وەڵامەکانتان ڕاست بوو دەچینە لای تیر و پشکەکە لەوەی کە بزانین کێ لە تیر و پشکەکەیە ناوی دەردەچێت لەوەی کە بزانم ئیمان ئەیوب چەمچەماڵ لە پرسیاری یەکەمدا بوو ئیمان ئەیوب پرسیاری یەکەم بوو ئیمان ئەیوب لە چەمچەماڵ خاتو ئیمان یاخوا پیرۆست بێ بۆ هیوایی کە ناوت لە تیر و پشکی کۆتاییدا لە کۆتاشەوی ڕەمەزاندا جارێکی دیکە ناوت لە تیر و پشکەکەیە دەربچێت توانی پەیوەندی بکەی بۆ ژمارە تەلەفۆنێکی ئێستا لەسەر شاشەی پەیام بەدیار کەوتووە سپاس بۆەوەی کە پەیوەندیت پێوەکردنی سپاس بۆ هەموو وازیێنەتانتان کە شەوانە پەیوەندیمان پێوە دەکەن لەلایەکەوە بە دڵنیاییەوە خێرێکتان دەست دەکەوێت لەبەرەوەی کە بە زانیاریەکانتان لەسەر پرسیارەکان خەڵکانی دیکەش بینەرەکانی دیکەمان سوود وەردەگرن سپاس بۆ هەموو بینەرانی عزیز کە تام ساتە لەگەڵمان ماونەتەوە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن سپاس بۆ هاوکاران لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ بەم درنگانی شەوە لەگەڵمان دەمێننەوە خوای گەورە بە ئەجر بۆیان حساب بکە ئینشاءڵڵا سپاستان دەکەین سبەی شەو پێتان دەگەینەوە لەگەڵ هاوکارانم تا سبەی شەو بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە Thank you.